أي دا دي داو دي داو دي داو أي ري يا ري يا ري يا ري أي ري يا رخوة يا ريا ورسبري أيوب ملكيبو أيدا دايدا وداي سبري أيوب ملكيبو عمري نوح شو نبي شو نبي تمني بينزو دو روجك روح كتشونا يتونا يا ريال خوان يا ريال ورا الساقي بلاصي دينو شريف باورا دكم ورا الساقي بلاصي دينو شرم باورا دكم ام دردي غمبار يمي بميتار دكم يا ريال اي دادي اي دادي خوام دەبوانی بەڕێز ئاهەنجەڕانی خۆشەویست میوانە بەڕێزەکان بەرپرسی یەکەیداری و حیزبی و حکومی و کەسایەتی و هونەرمەندان بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێز جێگری پارێزگاری سلێمانی بەڕێز هەڤاڵ عەباس ئەندامی سەرکردایەتیژێتی و لێپرساوی بۆردی پیشەیەکان مامۆستا جەلال عوسمان لێپرساوی ئەندامی مەکتەبی ڕێکخاوەکان هەموو کەسایەتیەکان بەڕێز نیازوری سەرۆکی سەندیکای هونەرمەندانی کوردستان هەمووتان هەموو بەڕێزەکان خۆشەویستان خوشک و برایان بەخێر بێن ئەمڕۆ ئێمە لە بۆنەیەکی خۆشییان بێکەوە ئەمڕۆ ئێمە لێرە ئاهەنگە جێڕین بۆنەیەکی تایبەتمان هەیە ئەمانەیە و نەریتە تێک بشکێنین بەس پێش هەموو شتێک وا جوانترە بۆ گیانی پاچی سەرجەم هونەرمەندانی کۆچ کردو و کەسایەتیە دیارەکان ئەوانی کە لە پێناوی نیشتیمانە گیانی خۆیان سپار بە گیانی پاکی شەیدان ساتێک بە ئارامی بە بێدەنگی بۆستی سواسانەکەم کەسایەتی سەرمایهداری نیشتیمانی یا کەسایەتی خاک و دڵسۆزی خاک و نیشتیمان دکتۆر تاها ڕەسوڵ کە ڕۆڵێکی گەورەی هەیە لە بەرەو پێشبردنی ڕۆشنبیری و کولتور و هونەر و پشتیوانی سەرجەم بۆ نەویادەکان پشتیوانی ئەم بۆنەی ئەمڕۆژ ڕێنەتەوەکەمان حەمەی نەرگس خۆی ئامادەی کردنەوەی پەیکەرەکەی بوو هونەرمەند مامۆستا کەریم کەبان بە هەمان شێوە چەندین جار ڕێزی نێنراوە لە کە لە ژیانە بووەوە ئێمەش ئەمانوێت بەڕاستی ئەو نەریتە تێپەڕێنین بۆ لەمە دوا هونەرمەندانە یا و کەسایەتیانە نووسەرەکان شاعیرەکان کەسایەتی دڵسۆزەکانی خاک و نیشتیمان کە ماندوون لەگەڵ ئەم خاک وڵاتەیە بەڕاستی ئەمانوێت کەوا هەز بەبوونی خۆیان بکەن بۆی ئەمڕۆ ئەم بۆنەیەمان ڕێخستووە دیارە سەرەتا بیرۆکەی مامۆستا جەلال عوسمان و هەڤاڵ عەباس بووکەوە ئێمە ڕێز لە هونەرمەندی دێرینی نێتەوەکەمان محمود محەممەد بگرین ئێمەش بیرۆکەکەمان لەگە خۆمان کۆک و کۆمەڵی هونەری میلی کوردستان خستە سەرشانی خۆمان و ئەمڕۆ ئەمانەوێت بەدڵ خزمەتی هونەرمەندێ بکەین کە
بووە بە بەشێک لە مێژووی ئەم شارەکە ناوی پایتەختی ڕۆشنبیریە، هەم بە دەنگی هەم بە ڕەنگی هەم بە هەڵوێستە جوانەکانی هونەرمەند مححمود محەممەد 50 ساڵی تێپەڕاند. من بەڕاستی پێشەوەی بچمە لای هەندێک وتاری تر لەبارەی کاک مەحموودە هەندێک ئەمە کاتەکان زۆر نەکوژین، ئەچمە لای یەکەم وتار لەلایەن هەڤاڵ عەباس فەتاح لێپرسای بۆردی پیشەیەکان لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و خاوەن بیرۆکە و خاوەنی ئەوەی کە ئەمڕۆ ئەو هەستا بەم کاری کە ئێمە توانین ئەمڕۆ ڕێزە هونەرمەند مححمود محەممەد بگرین با بفەرمێ بۆیێرە بۆ پێشکەشکردنی وتەیەک. مهرەبان خوشک و برایانی خۆشەویستم، بەرپرسانی حکومی و حزبی، هونەرمەندە خۆشەویستەکان، ئامادەبوانی بەڕێز، خۆشحاڵم ئەمڕۆکە کە بتوانم لێرە لە بەردەمی ئەوەی بەڕێز و خۆشەویست هەم ئەو دەست پێشخەریە دەست جێبەجێ بکەین و هەم لەگەر ئێوە گفتوگۆیەک بکەین بۆ ئەم بابەتە کە لە ناو کوردەواری عادەتێکە بۆ تەنها وەگەوەی کاک جەزاوتی ئێمە کە کەسێک دەمرێ ڕێزلێنانێک و چلەیەکی بۆ ئەنجامەدەین وە دوای لە بیرمان دەچێت. زۆرن ئەو کەسانەی کە بەڕاستی لە هەموو بوارە جیاجیەکان، لە بواری سیاسی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری ڕۆشنبیری، شاعیر، نووسەر، هونەرمەندان بە کۆی گشتی بەڕاستی کەسایەتی جوانن، خزمەتی وڵاتەکەیان زۆر کردووە، خزمەتی شارەکەیان زۆر کردووە، بەڵام هەتاوەکو لە ژیاندان لەوانەیە ڕێزێکی تایبەتیان بۆ دابدرێ و بەڵام پاشان لەبیر دەکرێن. بۆ هەمومان یعنی ئەگەر کاری خراپمان کردووە چۆن لەوانەیە بکەوینە بەر ڕەخنە و ڕەخنەی خەڵک، با ئەگەر کاری باشمان کرد هەر بە چاوی خۆمان ببینین کە ئەم خەڵکە جوان و خۆشەویستەی کە ئەمڕۆکە یادی کەسێکە دەکرێتەوە کە یەکێکە لەو کەسانەی کە خۆی و بنەماڵەکەی خزمەتێکی هەم ئەم شارە هەم کوردستانیان کردووە، کاک هونەرمەندی خۆشەویستمان کاک مححمود محەممەد کە بە خۆی و خێزانەکەیەوە هەم لە کاری هونەری خزمەتیان کردووە، هەم لە کاری سیاسی و پشتیوانی نیشتیمان و شارەکەیان کردووە. پێم وایە ئەو زۆر دڵخۆش دەبێت. بۆیە ئەمە بکەین بە کەرتورێک و بە تایبەتی ئێمە لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان دەبێت ئەمە بکەین هەر ساڵەی لە جیاتی یەک بادوان بێ باسییان بێ هەم کەسایەتی زۆر باش و بەڕێز و خۆشەویست شمان هەیە کە ئێستا پێشتر ناوی کاک دکتۆر تەهەیان هێناوە، کەسانی تر هەیە کە هاوکارمان دەبێت، کە پشتیوانمان دەبێت، کە پشتیوانی ئەم کەسانە دەبێت دەیوێت بیکەین بە ساڵانە بۆی هاوکاریشیان بکەین و ڕێز و تەقدیریشان لێ بگرین. و من لە ناو وتارەکەش برای بەڕێز و خۆشەویستم کاک دکتۆر هاوڕێ شێخدارۆ بینیم هەر کە هاتووە لە پشتەوە دانیشتووە، لێرەوە بە خێراتنێکی گەرمی دەکەم و سوپاسی ئامادەبوونی دەکەم. ئەمەش خۆشەویستی بەڕێزێتی هەم بۆ هونەرمەندان هەم بۆ شاری سلێمانی. بۆیە هیوادارم ئەمە بەردەوام بکەین و ئەم کۆمەڵەی هونەری میلی بەڕاستی خەمخۆری هونەرمەندانە. من لەوانەیە ساڵێک بێ لەم ئەرکەدام ئەوەی کە دەیبینم کاک جەزا بەڕاستی بە بەردەوامی خەمی ئەم کەسانەیەتی کە پێداویستیەکیان پێویستە کە پێویستە ئێمە بتوانین خزمەتێکیان بکەین لە هەر ڕێگایەکەوە زۆر خۆشە. ینی ڕێکخراوی پیشەیی ئەمە ئەرکێتی. ڕێکخراوی پیشەیەکانمان دەبێ بەم شێوەیە بەڕاستی هەر ئەمە نەبێ ڕێکخراوێک بێ و چەند کەسێک بێ و مەسئول بێ، دەبێ ئەم چین و توێژەی کە لەم ڕێکخراوە ئەندامن کە بۆ چالاکیەکانیان، بۆ بەدەرخستنیان، بۆ پێداویستیەکانیان خەمخۆریان بێ، کە بەڕاستی من یەکێک لە ڕێکخراوەکانی کە لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانە ئەمە ئەبینم بەڕاستی خەمخۆری بەوانەی کە زوندون، بەوانەی کە مردوون، کە بەوانەی پێویستیان بەکاری سارەسەریە. بۆیە جارێککە من سوپاسی هەموو لایەکتان دەکەم بە ناوی مەکتەبە ڕێکخراوە دیموکراتیەکانەوە و سوپاسی ئامادەبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. هیوادارم برای خۆشەویست و بەڕێزم تەمەنی درێژ بێ، تەندروستی باش بێ و هەر لە ناومان بێ، لەگەڵمان بێ و بە دەنگ خۆشەکەی ئاسوودەمان بکە. ئێوەش هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سوپاس. زۆر سپاس. پاڵپشت بۆ وتە بە نرخەکەی کاک عەباس. بێگومانم نەریتە سوپاس بەخوا بە پشتیوانی کەسایەتی دیار و نیشتیمانپەروە دکتۆر تەها ڕەسوڵ بوو بە ساڵانە. پێتان ڕاگەێنم خەڵاتی ئەم ساڵ خەڵاتی ساڵانەی زیرەک کە خەڵاتی دەستگای جەمال عیرفانە بڕەکەی بۆ ئەم ساڵ 5 ملیۆن دینارە. ئەمڕۆ لێرە پێشکەش دەکرێت بە هونەرمەند مححمود محەممەد کە دکتۆر تەها ڕەسوڵ ئامادەی کردووە و بۆ ساڵانی داهاتوو. 5 ملیۆن دینار بۆ 5 ساڵ 5 ملیۆن دینار
مژدەی ئەوەی یامێ بۆ ساڵانی داهاتوو کارێکی واکە هەتا بگاتە 50 ملیۆن یعنی حەقی چەپڵە ڕێزانە بۆ دکتۆر ڕەسوول و ستافی جەمال عیرفان و ئەو ستافە. بەڵێ داوا لە بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەواڵە بوبەکرەکەم کە بەڕاستی لەناو ئەو گرژی و ئەو هەموو نەهامەتی ئێستا شارەکەمانی پیاتەیە پەڕێ وڵاتەکەمانی پیاتەیە بەڕێ لەناو هەموو خەیرانەیە بزان بەڕێزیان ڕای چیە کە ئێمە ئەمانەیە هونەر هەر بەردەوام بێت و سوپاسیەکەم. برای بەڕێزم هونەرمەندی ڕەسەن و دڵسۆز و خۆشەویست کاک مەحموود محەممەد بەڕێزان سەرۆک و ئەندامانی کۆمەڵەی هونەری میلی کوردستان دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان هەموو ئێوەی خۆشەویست لێرە بەناوی خۆم و پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی و پشتیوانی و پێزانینی خۆمتان بۆ دووپاتەکەمەوە ئەم هەنگاوە بە کارێکی شایستە زانین بۆی کە بتوانین لایەنی کەمی ئەو هەوڵ و تەمەن و ماندووبوونەی کە ئەم خۆشەویستانە و هەر کەسێکی تری دڵسۆز پێشکەش بەم خاک و خەڵکەی کردووە ڕێز لێ بگرین. کۆکردنەوەی هەمومان لەم دۆخاستیارەی ئێمەیە کە بارودۆخی وڵاتەکەمان و پارێزگاکەمانی پیاتێ پەڕێ هەنگاوێکی گرنگە نابێ بێرین هونەر بکەوێ نابێ بێڵین کللتور بکەوێ نابێ بێڵین فەرهەنگ بکەوێ. لەو هەموو نەهامەتی کە بە هەزاران ساڵ لەمەوە پێشەوە تا ئیستا بەسەر ئێمە هاتووە لە کۆمەڵکوژی و جینۆساید و لە ناوبردن و هەموو ئەو ڕێگانەی گرتویانەتە بەر دژی ئێمە بە ئێستاشەوە ئێمە توانیمانە بمێنینەوە تاکە نهێنیمانەوەی ئێمە بەڕاستی نەگومرگە نەنەوتە نەبهێزی حیزبەکانمانن بەڵکو ڕەسەنایەتیەکەمانە. ڕەسەنایەتیەکەشمان سەرچاوە لە کللتورەوە ئەگرێ کللتورەکەشمان ڕەسەنایەتی لە فەرهەنگ و زمان و هونەر و ئەدەبەوە ئەگرێ لە دابوو نەریت و ڕسومات و عادات و تەقالیدنامەی ئەم میلەتەوە ئەگرێ. ئێمە میلەتێکی ڕەسەنی سەر ئەم زەویین ئەبێ شانازی بە خۆمانەوە بکەین. هەر میلەتێکی ترکێت لێکۆڵینەوە لە ئێمەکە و بە مێژووی ئێمە چێتە قوڵاییەوە سەری سوور ڕەمێنێ ئێمە لە بەردەم و لە ناو ئەم هەموو بەرداشەیە لە ململانی ئەم ناوچێ و دنیاە چۆن توانیمانە بمێنینەوە نەک بمێنینەوە ئەمڕۆمان زۆر باشتر بێ لە 100 ساڵ لەمەوە پێش و 100 ساڵ لەمەوە پێشمان باشتر بوو بێ لەو کاتەی چاڵدێران ئیمزاکەن و بەرەو خواریش. بۆیە ئەوەی ئەمڕۆ کە ئەکرێت من بە ڕێزێکی زۆرەوە سەیریەکەین و من دڵنیاتانەکەمەوە چۆن لە ڕابردووە پشتیوانی ئەم کایانە بووین لە ئیستاشا بە هەمان شێوە لەگەڵتانە بین قەڵایەکە بین لە پشتان قەڵغانێگە بین لە پێشتانەوە و سوپاسی زۆری برای بەڕێزم کاکە جەزای سازەکەم کە بەڕاستی قەت ناچێتە دواوە ماندوو نابێ لەگەڵەوەی دەیان جار و سەدان جار دڵیان شکانووە بە قسەیان نەکردووە پرۆژەکانیان وەکو پێویست لێوەرنەگرتووە. خۆشحاڵم کە ئەمڕۆ بۆردی ڕێکخراوە پیشەیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان و کۆمەڵەکەی خۆیان کۆمەڵی هونەری میلی کوردی بەیەکەوە توانیویانە لێرە کۆمان بکەنەوە بۆی بە هەمومانەوە برای بەڕێزمان کاک مەحموود محەممەد و هەموو هونەرمەندێکی تر گوڵباران کەین ڕێز دێ بگرین بیان خەینە سەر سەرمان و بیان کەین بە تاجی شکۆی مانەوەی میلەتەکەمان کە ڕێزلێنان بۆ هونەرمەندێک یان و سەرێک یا توێژەرێک یا پێشمەرگەیەک یا خێزانی شەهید و قوربانیەکەکرێ بەڕێزان تەنیا ڕێزگرتن لەو کەسە بەڕێزە نییە کە باسی ئەکرێ ناوی ئەهێندێ بەڵکو ئەو سومبل و هێمایەکە بەهانەیەکە بۆ لە بۆی لە ڕێی ئەوەوە ڕێز لە هەموو ئەو کەسانە بگرین کە ئەو ئەنگرێتەوە کە لەو بوارەیە خزمەتیان کردووە. ئومێ دەکەم دەرفەتی ئەوە ببێ کە لە زۆرترین لەو کەسانە بتوانین ڕێز دێ بگرین و بتوانین ئەلبومەکانیان بکەین بە ئەلبومی تەمەن و بۆیان چاپ بکەین کە ئێمە لە پارێزگای سلێمانی بەشایەتی هەمووتان لەوەیە کەممان نەکردووە لەگەڵەوەی بارودۆخەکە ئێمە بارودۆخێکی زۆر سەخت و ناهەموار بووە. ئەمەوێ ئەمڕۆ لەبەر ئەوەی خەڵکی سلێمانی و کوردستان پشتیوانی خۆیان بۆ مامۆستامان گرتووە بە ڕێزەکان دووپات کردەوە ئێمە وەکو پارێزگاری سلێمانی و جێگری پارێزگاری سلێمانیش لە یەکەمین کەسەکان بووین کە لە یەکەم چرکەوە لەگەڵیان نابووین و سەردانمان کردوون پشتیوانیانین داواکانیان بە داوای ڕەوای خەڵکی وڵاتەکەمان و موچەخۆرانە زانین مامۆستایان و فەرمانبەرانە زانین. ومێ دەکەم ئەم خەباتە مەتەنی ئەو بەڕێزانە دەستیان پێکردووە بە زووی بەرهەم بگرێ و دوجار دەسەڵاتدارانی ئەم وڵاتەی ئێمە بە بزانن چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیەکانی خۆیانەکەن ئەوان دیاری کراون بۆەوەی داکۆکیکەر و پارێزەری مافی خەڵک بن نەک ئەوەی کە ماف و شایستەداراییەکان و بودجە و موچەی ئەم خەڵکە و مافی ڕەوای خەڵک دیزە بە دەرخۆنە بکرێ. بۆیە ئومێ دەکەم ئەم بابەتە لە ئەمڕۆیە بگا بە ئەنجامی خۆی و جارێکی تر دەست بۆ ژیان و موچەی کەس نەبرێتەوە. ئێوەی خۆشەویستیش برای بەڕێزیشم کاک مەحموود محەممەد و هەموو خۆشەویستانی لێرە بەشدارن ئەوانەی تری کە دڵیان لە لامانەیە شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.
سپاس بۆ وتە جوانەکانی دکتۆر هەواڵە بەکرد پارێزگاری سلێمانی جێ خۆتی سوپاسی کۆرنەری دکتۆر ڕەنجیش بکەین کەویش هاوکارە لە ئەمڕۆ لە سەرخستنی ئەم کارەیە و من ئەمەیە لێرەوە سپاسێکی بەپیانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و مەکتەبی داراییەتی نیشتیمانی کوردستانیش بکەم پارێزگاری سلێمانی هەموو ناوەندانە لە کاتی نەخۆشکەوتنی هونەرمەندانە یا لە کاتی تەنگانەیەکی هونەرمەندانە و دواترینیشانە و حاڵەتی کە تووشی تەندروستی هونەرمەندی دێری مەحموود محەممەد بوو مەکتەبی دارایی هەرزوو هاتنە سەرخەت و مەکتەبی سەرۆک و هەموو لە سەرخەتن بووەمانە سواسی هەموو کەسانەکەم کە چەند ساڵێکە خەمخۆرم بۆ هونەرمەندان نابێەوە لە بیر بکەین چۆنەوان مجامەلێماکە نێمە سوپاسیانەکەین کاموو جارێک لە خەمیەمەیان با لەو خەمانە هەمووی بچینە دەرەوە ئەمانەیە ئێوە لەگەڵ ئێمەش بۆنێکی خۆشە چکۆمە بۆنەکە لای ئێمە زۆر زۆر خۆشە بۆیە بە هەڵپەرچێ دەست پێکەین تابلێکمانەیە گروپی هەڵپەرچەی سلێمانی لەگەڵ پۆستەوەی دارێک پێشکەشتانەکەین دواتر ئەچینە ناو بەرگەکانی بەرنامەکە و گوڵبارانکردنەکە سەرەتا بفەرمم گروپی هەڵپەرچەی سلێمانی و لەگەڵ پۆستەوەی دارە و زەڕ و باڵەبان کاکە بابان و کاکە دیاری باڵەبان بافەرمون بەڕێزان کەناڵی کورساتی ئازیز بە تایبەتی بەرنامەی کوردبین ئەتوانم بڵێم بنکۆڵکاریەک یا دیکۆمنتاریەکی زۆر جوانیان لەسەر ژیانی هونەرمەندی دێرین مەحموود محەممەد ئامادەکردبوو سپاسیانەکەین کە ڕێگەیانن ئەمڕۆ لێرە پەخشی بکەین هیوادارم لەگەڵمان بمێنەوە چکە ئەمڕۆ بۆنێکی زۆر تایبەتمانەیە دواتر هونەرمەند مەحموود محەممەد خۆی لەسەر شانەوە کە لەسەر داوای ئێمە بە دەنگە جوانەکەی خۆی دوای دیکۆمنتاریەکە لەگەڵتانە بێ بە مەقام و بەستەی لەگەڵ چەند هونەرمەندێک کە لە قوتابخانەکە ئێو دوای دەنگی مەحموود محەممەد کەوتون ئێستا چینە لای فیلمە دیکۆمنتاریە
با ئەو بەیەکەوە دیکۆمەنتاریە بینین بەهێمنی سوپاسان دەکەم. من ناوم محمد فرج لطالب الجولة لتشقى ولدي سيتشوار ناومي رفيق الناولي كانوا مكان لعنة كمال الرفيق مي بما خرمه بعض يجلدون كساكاوة الله يقولدو والله محتاج سكذبر ورواي بين بابن النوتو بو أوي من أسلم هو الله يقولدو يكسر الناس يبو وبسينا كمان مشهور أصلي وعشرة الإنسان وعدد إيران لإيران شهادة العراق للسعودية هي لا لبنان هي لا ولايات العربية كان يزور هي دومية دوهمة كم وبدو أوي موضوع لما تبي خالد أبو لو التمناي ترى كمان الرفيق وكنا صدي ملا كريمو بالرحمن يا شيخ مثل إبراهيم شيخ حنا عليو كاك شاميلو كمان الرفيق كاك صلاح كاك قارمان الشيخ كمال أما نقولوا بيقولون هاو تمنية بيقولون رفيقية بيقولون التمنا همو عالم فقير ونبيما هل ما أشكلات شوار بيان ظلما نمشارع ظروفي كي زور فقيرين نمتواني خلنا كتوك يا سلام صرما ولا بلبل سلام صرما ولا بلبل بورتي ودري الشاغاية أول ابتدائي أبو درسك معنا أبو كان درسي السرود إذا من ناس رابو لنا أنا منه برادري كمان كان فاضلة جاب بمنالي لقضنا نود بمعنى فاضلي ليلي بالرحمن يداكنا ليلي منه أو تما خوش ما وصل فرنسي داود معناه من يدرينا سرود بيوتو أولياء سرود هذا كذا أمروناش معنا ما وصل عبد الله حمد جوان ما وصل رياض زمان يتر شارۆگەریەکی دروست کرد لە ابتدائیە کۆمەڵەیە بەشداریمان کرد من و کاک قارەمان و کاک سەلاح و کاک فواد و زۆر بووی بەشداریمان کرد من لەو دەورە خۆم حەزم لە مەواصیلی هەبوو ینی لە شارۆگەریوەمانە بەڵامی تر لەو دەورە من دەوری فەقیریم بینی دەورەکەمان زۆر بەدە یعنی فیلمەکەمان زۆر بە نەجاحەت تەواو کرد خەڵک زۆر لێی ڕادی بوو ڕۆژێکماندانە بۆ خەڵک لێر سەیری بکە ئیتر لەوە من نزیک بوومەوە لە مۆسیقا و گۆرانی ڕۆژێ لە ڕۆژان مامۆسا ولیەم هاتە ژوورەوە گیتارێکی بەدەستەوە بوو لە ژووری مامۆساکان دانیشتوو لە ژووری مدیر مامۆسا فەڕەنسیس باسی منی کرد کە چوون گۆرانیەکەم وت بە مامۆسا فەڕەنسیستی وت وتی ئەمە شتێکی لێ دەرەچێ دەگی تۆکمەیە دەگی زوڵاڵە هەر ئەو قسەیە بوو دیکە من لە دوای ئەوە وردە و لە دوای گۆرانی کەوتم بە لاساییکردنەوە لاسایی حەسەن زیرەک ماوەی لاسایی حەسەن زیرەکمە کردووە وازم لەوە هێناوتم با ڕێچکەیە بۆ خۆم دۆزمەوە ئەم ڕێبازی میلیە بۆ خۆم دۆزی ئەوەی کە نادرە لە مەسلەی گۆرانی وتنا چۆن دەنگ بەکارێت لە گۆرانی ئەمڕۆیە تێکەڵەیەکە لە هەردووکی بەڵام میترەکە زۆر جێی خۆشحاڵیە لایەنە میلیەکە زۆر بەرجەستەترە زۆر بەڵێن دیارترە لە دەنگی کارخانەکان
يلا مسافر يلا ماشي نكبر سرشتي شيشو وين ناسي دين السيرة ونكشتي ماشي سرقو ما يخوشا الوقبي وي ما اشتي ماشي سرقو ما يخوشا الوقبي وي ما اشتي من باوكم دەنگی خۆش بۆ باوکیکە ئەحمەی برام خۆ دەیناسی دەنگی خۆشە ڕزگاری برا هەتا سامانی برایشم دەنگی خۆشە سوارەی برایشم کە لە بەریتانیا ئەویشە دەنگی خۆشە بەڵام ئەوان بە نەناسرا بوو بەڵێ پورزاکانیشم دەنگیان خۆشە ئامۆزاکانم دەنگیان خۆشە خوشکەزاکانم هەمویان دەنگیان خۆشە دەرخێزانەکانی خۆمانە 15 بۆ 20 کەس دەنگی خۆشە کچە گەورەکەیشم هەر دەنگی خۆشە کوڕەکەیش مارەوە وەکو کاک مەحموود لە بواری هونەرە بەڵێ زۆر تەسیراتی هەبوو لە سەرمان کە ئەو گۆرانی و تۆ ئێمە تازە پێگەیشتین گوێمان لە گۆرانیە گرت بەڵام کە چۆن ناو هونەراوانێ و زیاتر ئەو سەردەمەش بەڕاستی هونەرمەند لە بواری گۆرانیە ئەوەنە زۆر نەبوو مۆزیکزانەکانیشمان ئەوەنە زۆر نەبوو ئەو کەتە نەک من بەڵکو هەموو شاری سلێمانی بە تایبەتی گوێی لە دەنگێگرت و تەسیراتێکی زۆری هەبوو بۆ ئێمە کە ئێمە بچێنە ناو هونەر و گۆرانیوانێ خۆشن و برایەکێتیش وەڵا لەخوا بەزیابێ یەکەمین شت دیارە لە سلێمانیە کە کەسێکی چۆنە زۆر حەزی بە مجادلە نییە مەسەلەیەکی کوردی ئەڵێ کەلیمە هەزار و نازانم دوانی بەکارە شتێکی وایە قسە هەزار و دوانی بەکارە ئەم ئەوێ لە دوانەکە تەواوی یعنی کۆتایی پێبێنێت و عەسابیشی ساردە بەڕاستی گۆرانیەکانی هەمووی خۆشە یعنی لە مقامی لە بەستەی شتێکی وای نەوتووە کە بێتە ناڕەزایی خەڵک بەڕی نەبێ تاکەی دانیشم سەوزە داکەی ناکەم دەنگ تاکەی دانیشم سەوزە داکەی ناکەم دەنگ گەوهەر فرۆش بووەم سەوزە مایم بوو بە مەسەنگ گەوهەر فرۆش بووەم سەوزە مایم بوو بە مەسەنگ سەوزە وێە سەوزە باریکەی من نەداڵ سەوزە وێە سەوزە باریکەی من نەداڵ من باڕایان دیزەر تۆ بالیەمیال من باڕایان دیزەر تۆ بالیەمیال بیستم بارەکەی سەوزە ئەوەی بەرەوت بیستم بارەکەی سەوزە ئەوەی بەرەوت سێکشم کوڕێکم هەیە چەکانم بە ناوی خێڵان خەندە خامۆش کوڕەکەشم بە ناوی خیان پێم ئەڵێن بە هەشت مەخسووس بۆ مەستە بەم واتەواتە تۆ دڵ مەبەستە گەر عاشق و مەست بچنە جەهەنەم بە هەر شۆڵ و غۆڵ وەکبەری دەستە خیان شاعیرێکی زۆر پیرۆز و گەورەیە شاعیر بووە ئەسێرە ناز بووە لە ڕیاضاتە زیرەک بووە پیاوێکی زۆر بووی بۆ نەخۆشی ئەو ناو خۆی خیانیش ناوی خیان نییە خیان ناوی خیاسەدین ئەبول فەتەح عومەر خیان دەم نەخۆشی ئەو خیامەوە خیانی کوڕم ناونا وەڵڵاهی شێرێکی لەبەرە ئەگەرەوەڵێ ساقی بە ساقەی دەست و پەنجەت بم من فیداکاری یار و لەنجەت بم بۆ خۆت تێ دەکەی بۆ منیش تاکە خەم لەسەر دڵما تۆزێ بەباکە کیامە گەر ڕاستکە وەکو خۆم بێڵێ باشترە تێگەی سوورتک نەبێ تێڕەوەزێ هەتا پرسیاری لێرەکەم جواب هیچ جوابێکی نەبێ کە پرسیار هەندێکە جواباتەوە کە لە دانیشتێکیشە دانیشتن سێ چوار کەس بووەکان خیان گۆرانێکمان بۆ بڵێ نەبڵێ ئەو لاپتێ بەرە و دەست پێ بکە پارە زەڕورە هەتا بۆ یەکێ کە مقامی شەری جواب کامە مقام شێری شاعیرەکانی خۆ ئیتر بۆ وەفای بۆ هوناری بۆ ئەمە
گۆرانیەکانی ژەگەر بووی کرا هەر لەسەر شاری شارەیە دایبێت ئەوە زیاتر دەوریە بێت محمود پیاوێکی یەکێکە لە پیاوە بەوەفاکان یەکێکە لە پیاوە بە ئەدەبە جوانەکان کە پیاوێکی نەبوونیانە قەت دڵی کەسی عاز نەکەن تووڕەبوونیشی تیانی یەک بەرجێ لە ڕۆحم من هەتا ئێستا بڵێنەوە چەند ساڵی ناسم تەقریبەوە 35 ساڵی ناسم نەمدیوە لە ناو ڕەفیقەکانمان ناو خەڵکانیە محمود دڵی لە خەڵک ئازیلوێ خەڵکیشدا دڵیان لەکات محمود ئازیز بوو بێ یعنی پیاوێکی بێوەی بێدەڵ یعنی ئێستاش شەو ڕۆژێ لادانی قسەی لەگەڵانەکەی قسە ناکەن وەڵی من لە ژیانما چاوە بشکە بم بەقەر چاو خۆشمێ چون جاران نوادیە شادیە پیاران چون جاران نوادیە شادیە پیاران نوروز گوێخم لێدەبوو سەرەوەناوێدەوە یانیە دیێدەبوو گۆنای سوور کردەوە والله من ئەوە ڕۆژێ دانیشتبووم لەلای کاکەمالی حایسایی جەماعەتێ لەو کامگارانە خۆیان کرد بە ژوورە هاتن برادریی خۆمانیان لەگەڵا بوو ئیتر خوا ماگرێت تەوقەوەم لەولایان ماچ کردم وتیان تۆ کاک مەحموودی تمارەوەڵا تی باوە دەنگ ئەمەسانی و بەخۆ خۆمەسا بووم 4 شەری بوو 5 شەری بوو هی خۆمیان کردی دێگەی شەوەکەی شەوێ 2 شەو دوایەوە هەفتەیەکیان کرد لە نادی سلێمانی بەشداریم کرد کە بەشداریم کرد شتێکی هەڵبەرکێمە کامگەرەکانەوەی لە شوێنی خۆیان دەستیان کرد بە هەڵبەرکی ئەنی زۆر مرتاح بوو لۆمە وانی شارپیان شتێکم بۆ بکەن بەڵامی تر زروفەکە وا تێک ئاڵا نەمتوانی سەردانیان بکەم گۆرانێکیە ئەمە ئەوێ چاوێ بژێرم خۆشەویستێ هەڵ بژێرم تامەردن چەکا گوڵم بێ جێگەی لە تاکتی دڵم بێ ئەرخۆتم لێ مەشارەوە دامەنێ بە ئازارەوە کوشتەی تۆمە لە پارەوە کوشتەی تۆمە لە پارەوە گۆرانی ئاوازی خۆم گوێم لە ئازەریەکانە کرد بۆ بەعزە مقامێکە فێر بم گوێم لە تورکە کرد گوێم لە عەرەبە کرد خۆ ئەم مقامانەی کە جەناب فەرمووی لە عەرەبا هەیە لە تورکا هەیە لە فارسا هەیە تێکی لە شواردەورەکانمانە ئەمانە وردە وردە کۆم کردوتەوەی تر هەچێکیشم نەزانی بێ بە مقامزانێکم توتومە ئەم گۆ دەنی بازیش پێما بێ لە هەموو وەقالەمە مەڕقوبە وەڵی جەلارسایی زۆر تاثیری تێکرد بردنی جەلارسایی بەڕاستی زۆر 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 گەورە بوو بەلام ساقی لە بادەی دەستە درەنگە بادە دەرمانە بۆ دڵە تەنگە تێکە بۆم تێکە تا قەڵتی مابێ دەرونی پڕخەم دەمەی دێر نابێت ساقی لە بادەی دەستە درەنگە بادە دەرمانە بۆ دڵە تەنگە سلمي يا رب سمعنا من الجاشية
بێمانەوە لە 80 تقریبا لە 82 تا 83 بێکەوە یەکتریمان ناسیوە ئەوی لە واری فەنەوە کیفم لە تیبێکا بووم کاک مەحموود ژاو تیبی ملی جوانیان پێ و کارسارە سەرپەرشتیە کرد لە وەختا من کاک مەحموود لە وەختۆ ناسی لە تەمەنێکە بۆ کۆم بیاوە بەڕێزە ژیانی لەسەر هونەرداناوە هەتا ئێستا ینی خۆش نییە لەم دەقا لەم تەمەنا چێ گۆرانی بڵێ ینی بێ خزمەت کە بەڕاستی خەڵک یارمەتی بدە بیایەتە دەزەن پیاوە لە یعنی لە حکوومەتەوە شتێکیان بۆ کرا بۆ پیاوە نەک بچێ ئێستا گۆرانی بنە بەو تەمەنەوە منەوە پێ ناخۆشە من هەموو گۆرانیەکانی کاک مەحموود پێ خۆشە چووکە بە تەمەنێک لەگەڵا بردۆتە سەر هەرچیەکی وت بێ پێم خۆش بوو نامەژان بەیادی جارانەوە قەتیلینەیە برادری بۆی بازکردن تی وەختی خۆی لەگەڵ بوو کوزاوە هاتووە حەسەنینی خۆشی نیەکانی دروستە کرد جا ئەو نەیە لە دوای ئەو مامسوارەیەکە بوو لە دوای ئەو پێش ئەو مامە ئەوەی سەیزا ئازمیەکی زۆر گۆرانی بێژێکی زۆر بوو ئازوزەڵێکی چاکی بوو جا کوڕەکەی بە ڕەحمەت بێ مامۆلی زۆر ئاسوی بۆمت کردووە هیزەڵم بەڵام ئەو نەیە ئەو وەختە کە لێراوە ومێت گاڵتەی پێناپێ دەبێت بڵێ کاگڕاحیم هاوکاری کامومێدی کردووە بۆ بازە شتێک بۆ فێربوونەوەمانە بەڵام نەی ئومێد ئیمکانی ناکە ئێستش لە نەیە بەڕاستی نەیژەنێکی عەزیمە بێجگە لە کاری ڕێکخراوەیی سێ ئاوازم بۆ هونەرمەند مەحموود محەممەد داناوێکی چانە و دوێتە بوو کە لەگە کوڕەکەیە بۆ گۆرانە شادا و دوو گۆرانی تر بەناوی ئازیزەکەم دەوەرەوە لەگەڵ چرای دڵ ناشێ کە من شانازیەکە بۆ ژیانی هونەری خۆم سوپاس یەکەم بەڵە خۆشەویستان برای شاعیرمان هەستیار جاف شعرێکی بۆ سلێمانی شاری وەفا نووسیوە فەرشی شعرمت بۆ ڕائەخەم بە گوڵی هونەر چنراوە پایتەختی ڕۆشنبیری هەنگاوێک نایەتە دواوە پایتەختی ڕۆشنبیری هەنگاوێک نایەتە دواوە گوڵبارانەکە دەو کەسەی هونەری بەرز ڕاگرتووە نەریتی ئەم شارە هەردەم لەگەڵ وەفادا زیندووە بۆیە منە شعرێکی خۆم ئەەکەم بە ملوانکەی دیاری ئەیکەمە ملی هونەر و هونەرمەندی بەرز و دیاری چکە هونەر لەم شارەدا وەک ئەستێرە لە ئاسمانە گەشاوەیەوە بینرێت لە سەراپای کوردستانە سوپاس یەکەین لە بری چەپکە گوڵ ئەو شعرە جوانەی پێشکەشی هونەرمەند مەحموود محەممەد کردووە جابەڕێزان دوو ئاڕاستەیە لە ناوخۆتانە هیوادارم ئەوانەی کێن بۆم جۆرە بۆنانە خۆزگا سێری سەعاتیان نەکەدە بازێکە لە مۆبایلەکان بێدەنکەن من حەزەکەم سەعاتەکانیشتان لێ وەرگرن و یەک سەعات لەگەڵمان بن ئارام بنەوە بازێکەڵێ با ڕێزێنانەکە پێشخۆین بەس من جارە پێم باشە بچینە لای دەنگی زوڵاڵی هونەرمەند مەحموود محەممەد بێتە ئێرە خۆی لەگەڵمان نابێ لێرە دڵنیام هەمومان تا مەزرۆی دەنگین بە دوو مەقام و بەستەی جوان و گۆرانی جوان پەرچێشمان کە لە ناوم ڕۆژگارە جەنجاڵی کە زۆربەمان گیرفارمان بەتاڵ و بێموچەیی و قەیران و قەیرانی سیاسی و ئەو هەموو شتتان لەبیر بەرینەوە کاک مەحموود فەرموو بۆ ئێرە بە چەپ لە ڕێزانیەوە فارێز با فەرمێ بە ئەمێریکی بۆرد
مامەسا عادل هەڵەبجەیی مامەسا عادلی خۆشەویست بە کەمانچە ژێنەر ئارام عومەر بە ئامێری عود هەڵوێستی باڵەبان بە ئامێری باڵەبان بفەرمون. بسر سایامی لسر لکی بلندی کنج وستاوی ایر یار دادی یار بسر سایامی لسر لکی بلندی کنج وستاوی شریتی عمری را بردو ایدا دیدا دیدا وکو خودی تبرچاوی ایدا یادیم ایر یار دادیم شریعتی چی سرپا سرگذشتی نا امیدی ما فیلمی پر لنا سوری ایر یار دادیداد هر زیم ناوی داوی ما ایر یار دادیم قاسمان وعيو استرابي وعيو قاسمان وعيو استرابي وعيو لبك شي بهار قولم شني وعيو لبك شي بهار قولم شني وعيو خورق البازاي كالدريني شايب خورق البازاي كالدريني شايب لهذا جشناي برشنجيني ودايب لهذا نغماي
فرشيديني أوتايا أمانها موي دان شيرين أمانها موي دان شيرين وشنكارا شقاني جيني وشنكارا شقاني جيني باسبانا استرام دي باسبانا استرام دي لبك شي بهايار قولم شري شقامي مولانا تاوم كويب وتشاو دوانا لا شقامي مولانا تاوم كويب وتشاو دوانا بيموت هايداني بيم بس يا مقربانا بيموت هايداني بيم بس يا مقربانا لا شقامي مولوية ديمو كوبو سركوية لا شقامي مولوية ديمو كوبو سركوية خوايا جواني دين الشوية هردلي اي خاصة كوية خوايا جواني دين الشوية هردلي اي مانكا شوية لا شقا مكي كاوا ديمو كوبوك واستاوا لا شقا مكي كاوا ديمو كوبوك واستاوا بيموت آيداني بيم بس يا مقربانا بيموت آيداني بيم روجي هاتا روجاويا أري الرولة دنجني زريزن زواهر ميويو دنجنا قاف لكي قلا ريدي كما جميع ميويو هيدايا دايمو
ئەیەر خوای من لە شەقامی سەرشەقام خوار حەمامەکای نووریە یەکەم کۆڵان بادەچی چەپە نێزیکی ئەگار دووریێ گۆنەی چاو جوانت دەسووتێ هەر وەک مۆمی کافووری گۆنەی چاو جوانت دەسووتێ وێنەی مۆمی کافووریە زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگرتنتان زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بێگومان ئەو هونەرمەندانەی کابن بە ڕێچکەیە قوتابخانەیەکی هونەری وەکو ماملی وەکو حەسەن زیرەک وەکو سەیعەلی ئەزغار وەکو مەزەری خالقی وەکو مەحموود محەممەد هونەرمەند مەحموود محەممەد هەر لە خانەوادەکەیە ئێمە وتمان با نەبێ بە بڵێن وەرەسە و نازانم لە بنەماڵەکەی خۆی هەر براکان و خوشکەزاکان و کوڕەکەی و ماشەڵڵا یەک دنیا هەموو شوێن کەوتوی دەنگی ئەوەن بەڵام ئەمڕۆ گەنجێک هێنین ناوی عامرتاخانەیە یەکێکە لە شوێن کەوتوانی دەنگی هونەرمەند مەحموود محەممەد دەویست یەک مەقام و بەستەمان پێشکەشەکەی تر دواتر لە خزمەتان نەبین هونەرمەند عامرتاخانەیە یەکێکە لەو گەنجانەی کە کاریگەری دەنگی مەحموود محەممەدی لەسەرە با بفەرمێت خۆم و لە ماڵی کاک مەحموود بە خێراتی و یانە بەڕزانەکەی بەخێربێن ئێستا سەر و سەرچاومان ئەو کەساوی بۆ تۆ دەمرێ گوڵی شعر بۆ تۆ دەگرێ بۆ تۆ داوگرێت يانا شعري خوش تربية لناوت شعري رنجي وكو رنجت شعري ناسكتي لدنت أيا ريا وريا أي داود جن لداوخي ما وتمي دوراني دنيا كواو كون بوا زرقين حتى كوديت تساوى كون مخو حرام هرمي بين الساوقي أي ريا ريا أي داود آي يسخشي منادي لروي زمانا يسخشي منادي لروي زمانا بوماني شانجان وتيرو تانا بوماني شانجان وتيرو تانا شنوري بوزو بيت لولو باشي وايا شنوري بوزو بيت
لولو بجوايا وانا وشامل كلدي هالي لايني ودي دمرم دا صوت يمجا وزود السوايا باغي شكاوني سبيكان يرقزيجا تواريد كوني سنور بوضو فيد لولو برشوايا سنور بوضو فيد لولو برشوايا وانا وشامل كلدي هالي لايلي ودي دمرم دا صوت يمجا وزود السوايا يا كي خويم بيب قربانيد بو بكس يا كي يوخي يا باولد هيلا ولا برخا كاملة وياو هيلا ولا برخا كاملة وياو بتشي بيوتني وكو غوريا ويا قاينا وميلان يخي كيريا وياو يا وقول باغي يا وقول زايد يا بقول باغي يا بقول زايد يا المنازي خذ مكافر ويردايا يا المنازي خذ مكافر ويردايا هيلا ولا برخة كاملة ويا زرقي درهنم لا هجد ليا ويا قينا وميلان يخي كيريا ويا غريبي شران هربوا من خياسان غريبي شران هربوا من خياسان وردن مخامو فرقم فاولا وسايان وردن مخامو فرقم فاولا وسايان هيلا ولا فرقة كاملة وياو متي بيوتني وكو غمزة زۆر سپاس بۆ ئێوەش زۆر بەخێر بێن دەستان خۆش بێن زۆر سپاس بۆ هونەرمەندی لاو هیوادارم ڕێچکەی مامۆستا مەحموو بگرێت کاکە مەحمووی خۆشەویست کە خزمەتی ڕەسەناتی بکات سپاس پێش هەموو شتێ من سپاسی هەموو کەساناکەم کە گوڵە بینیم بەدەستیانەوە چکۆ ئێمە وەمان ڕاگەیان گوڵبارانی هونەرمەند مەحموو محەممەد بکەین
پێش هەموو شتێک کە بیرۆکەمان ڕاگەیان هەندێک خەڵات هەیە بێجارە خەڵاتە مادیەکان بێجگە لە خەڵاتە گوڵەکان دیاری کۆرنەری دکتۆر ڕەنج لای من ئەگەر چێ پێشکەشێکات پێم وا بێ مەکتەبی ڕێکخراوەکان هەڤاڵ عەباس با بفەرمێن نەخێر بەڕێستان کاک عەباسیان خۆت خاوەنی بیرۆکە بووی ئەو دیارە مادیە داوا لە هونەرمەندی دێرین مەحموود محەممەد دەکەین بفەرمێ بۆ ئێرە بۆ وەرگرتنی خەڵاتەکەی کاک مەحموود هەڤاڵ عەباس بەڕاستی ئەو پیاوەی کە دڵسۆزی هونەرمەندانە چەپچێ گوڵشیان هەیە لەگەڵی مەکتەبی ڕێکخراوەکان من ویستم بەس خەڵاتە ئەم خەڵاتە مادیە ئێمە لە هەنگاوێکی بچووکەوە دەستمان پێکرد بەڵام خۆشبەختانە هەرزوو کەسایەتیە دیار و نیشتیمان پەروەر و خاکپەروەر و دڵسۆزی کولتوری و هونەر دکتۆر تەها ڕەسوڵ چەپڵە ڕێزانێکیەکەین بەڕاستی ئەویش پەیوەندی پێوە کردم کە ئەوان دەستگای جەمال عیرفان خەڵاتی ساڵانەی زیرەکیانەیە کە بڕی بۆ ئەم ساڵ بڕی پارەکەی 5 ملیۆن دینارە پێشکەشەکان بە هونەرمەند مەحموود محەممەد بۆ ئەم مەبەستە خاتوو ئاشنا وتارێک پێشکەشەکە کە لە دەستگای جەمال عیرفانەوەیە ئێرە خەڵاتەکەشی پێشکەشەکەن دیارە خەڵاتێک و ئەو خەڵاتە مادیەشە کە ئێمە بەڕاستی چی خۆیەتی نازانم چۆن سوپاسی بکەم و هەر لێرە و پێڕاگەیانم بۆ ساڵانی داهاتوو خەڵاتە بڕەکەی زۆر گەورەترەکەن لەوەی کە چاوەڕانەکرێ هەر ساڵە و پشتیوانی ئەمە بن لەسەر خستنیەوەی کە خەڵاتی زیرەک پێشکەش کرێ فەرموو خاتووە ئەم کاتتان باش ئەزیزان زۆر دڵگەشت بووین بە ئامادەبوونتان سوپاسان ئەەکەم ئەگەر پشت و درێژ بن بۆ گوێگرتن لە وتارەکەمان زیرەک گەنجینەیەک لە هونەر و داهێنان زیرەک زۆرت کرد خزمەتی کورد ژینت لە پێناو هونەر بردەسەر بەوە کوولە ژین نەحەسایەوە پەژارەی زۆری دی زۆر چەوسایەوە زیرەک ڕۆژگارت ساتێ بەبێ غەم نەبوو بەڵام لە هونەر هیچت کەم نەبوو من نیشتیمانێکم هەیە خاکی لە زێر خەڵکی لە گەوهەر و جوانیەک هاوتای مانگ بەڵام داخ و هەزار داخ دوژمنانێکم هەیە لە درندەییدا لە هەموو درندێک درندەتر و لڕق و کینەدا نییە لەوان کینە کێشتر ئەم نیشتیمانە پێشمەرگە و شەڕەڤان و گەریلای هەیە و خاک و نیشتیمان بە خوێن دەپارێزن و سەنگەری بەرخۆدانیان لە هەنبەر نکۆڵی و چەوسانەوە لە ناو بردووداناوە و بوونەتە چەقڵی چاوی دوژمن و داگیرکەر و خەونی لە ناوبرنی گەلی کوردیان لە گۆڕناوە ئێمە گەلێکین لە پێناو ئازادی و جوانی تێدەکۆشین و بڕیارمان داوە هەر دەبێ سەرکەوین و سەردەکەوین من نیشتیمانم خۆش دەوێ چونکە لە هەر بستە خاکێکی شەهیدێکی لە ئامێزە من نیشتیمانم خۆش دەوێ چونکە کەڵە نووسەرانێکی لە هەک بەدایە کە ڕەوتی مێژوو ئەدەب و بیر و هزریان لە چنگی دوژمنانێک دەرهێنا کە هەموو هەوڵیان سڕینەوە و بەلا ڕێدابردن و چاواشەکردن بووە من ئەم نیشتیمانەم خۆش دەوێ چونکە ئەگەر لەسەر چڵەتدارەکانی بولبولێک هێلانە نەگات ئەوە چریوەی دەنگی هونەرمەندانی کۆڵ بە خۆشترین دەنگی مەلان و هونەرمەندانی دنیا دەدات و ئاسمانی نیشتیمان پڕ دەکات لە ئاوازی ئازادی و خۆشەویستی ئەم نیشتیمانە کوردستانە خاکی کورد و گۆڕستانی دوژمنانە ئامادەبوان میوانانی ئازیز وەڕای سوپاسمان بۆ کۆمەڵەی هونەری میلی کوردستان و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بۆ ڕێخستنی ئەم بۆنەیە بە ناوی زۆر بەڕێز کەسایەتی نیشتیمان بەرپەروەر کەسایەتی خەمخۆری خاک و گەل و نەتەوە و هونەر و کلتور و ئەدەبی کوردی کاکتۆر تەها ڕەسوڵ و دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان و کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و دامەزراوەی کەریمی ئەلەکە بەخێرهاتنی تاک بە تاکتان دەکەین و خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لەم بۆنێدا و لە خزمەتی ئێوەی ئازیزدا شەرەفی ئەوەمان پێبەخشرا خەڵاتی زێڕینی زیرەک پێشکەش بە یەکێک لە هونەرمەندە
هەرە دڵسۆز و نیشتیمان پەروەر و ماندووەکانی گەلەکەمان مامۆستا محمود محەممەد بکەین. ئەزیزان، دەستگار ڕۆشنبیری جەماعەت عیرفان و کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و دامەزراوی کەریمی ئەلەکە لە دامەزراندنیانەوە تاکو ئەمڕۆ بەدەیان کار و چالاکی و بەرهەمی ناوازەیان پێشکەش بە نیشتیمان کردووە. لە گرنگترینیان چاپ و بڵاوکردنەوەی زیاتر لە 1300 ناونیشان لە بوارە جیاوازەکان و ئەنجامدانی سەدان کۆڕ و سیمینار و زیاتر لە 7 دیدار بۆ کەسایەتی و بیرمەند و ئەدیب و تێکۆشەرانی نیشتیمان بووە. لەسەر ئاستی کوردستان و ئەمە سەرڕای ئەوەی کە پرۆژەی بەخشینی 100,000 کتێب بە ناوەندەکانی خوێندن و چاپ و بڵاوکردنەوەی سەدان پۆستەری ناودارانی کورد لە چوارچێوەی پرۆژە 1 ملیۆن پۆستەری ناودارانی کورد بە مەبەستی ناساندنیان بەنەوەکانی نیشتیمان و بە زیندوو هێشتنەوەیان و هاوکات ئەنجامدان و بەشداری لە دەیان پرۆژەی جیاواز و دابینکردنی پێداویستی پزیشکی و دروستکردنی بنکەی تەندروستی لە سەردەمی پەتای کۆرۆنا و هەروەها دابینکردنی سەبەتەی خۆراک و دروستکردنی ناوەندی خوێندن و پێداویستیەکانی و ئەمانە و دەیان پرۆژەی جیاواز لە ئاستی نیشتیمانی لە بەشەکانی دیکەی کوردستان بەشێکن لە کار و چالاکیەکانی ئەم سێ کوچکەی کوردستان و بێگومان وەکو ئەرکی خۆیان لەم کار و چالاکیانە چ لە ڕابردوو و لە ئێستا و لە داهاتووشدا دەڕوان و بە هەمان توانای خۆمانەوە هەوڵی خزمەت بە نیشتیمان دەدەین. وەکو دەزانرێن هونەری میلی بزوێنەر و داینەمۆی مانەوە و گەشەکردنی هونەری هەموو گەلانی دنیاە و بەردی بناغی هونەری مۆدێرنە و دەکرێت بگوترێت هونەری میلی خوڵقێنەری هونەری مۆدێرنە و هونەرمەندانی میلی تێکۆشەر و پارێزەرانی فۆلکلۆر و هونەری ڕەسەنی هەر نیشتیمانێکن. هونەرمەند محمود محەممەد یەکێک لە هونەرمەندانەیە کە تەمەنێکی لە خزمەت بە هونەر و فۆلکلۆری کوردی بەخشیوە و ئەم ئەمانەت و ئەرکەی بە پیرۆزی و ئەو پەڕی خەمخۆری و هەوڵەوە بە ئەنجام گەیاندووە. ئەم خەڵاتە کە خەڵاتی زیرەکە ساڵانە پێشکەش بە هونەرمەندانی گەلەکەمان دەکرێت و ئەم ساڵ و بۆ یەکەم جار و لەم بۆنە پیرۆزەدا پێشکەش بە یەکێک لەو هونەرمەندانە دەکرێت کە ڕێچکەی گەورە هونەرمەندانێکی وەکو مامۆستا حەسەن زیرەک و هەمەی ماملێ و سید عەلی ئەزغەر و دەیان کەڵە هونەرمەندی بە زیندوی هێشتۆتەوە و تەمەنێکی بەخشی بە خزمەتی هونەر و کللتوری نیشتیمانەکەی. مامۆستای ئازیز، لێرەوە پێت دەڵێن تۆش کەمت نەکرد لە خزمەتی هونەر و فۆلکلۆری کوردستان و 50 ساڵی تەمەنی بە نرخت بەخشی و کۆڵت نەدا تەمەندرێژ و لە ساغبی و هەر هەبی بۆ خاک و نیشتیمان. ئەزیزانم، وەکو هونەرمەندی ئەزیز کاک جەزای ساز ئاماژەی پێدا لە پاڵ بەخشینی خەڵاتی زیرەک بەکەڵە هونەرمەند زۆر بەڕێز محمود محەممەد لەگەڵ ئەوەشدا کەسایەتی ناوداری شاری سلێمانی و کوردستان خەمخۆری خاک و وڵات و هونەر و گەل و نیشتیمان و قەڵەم و کورد و کوردایەتی کاکتۆر تەها ڕەسوڵ خەڵاتێکی مادی کە ڕەنگە بە باڵای مامۆستا شتێکی زۆر کەم و بچووک بێ کە بە بڕی 5 ملیۆن دیناری عێراقیە دەبەخشێت بە بەڕێزیان بەو هیواین کە بۆ کاری زیاتر و بۆ ڕۆژە خۆشەکانی تەمەنی بەکاری بێنێ. دووبارە بەخێرهاتنە سەر و سەرچاوم. ئێستش هاوکارم مامۆستا وریا بێتە سەر ستێج بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە بە بەڕێز هونەرمەند محمود محەممەد. سواز بۆ دیارێ بە نرخەکەتان، سواز بۆ دکتۆر تەها ڕەسوڵ، سواز بۆ خاتو ئاشنا. خەڵاتی بەڕێز لەگەڵ چەپکەگوڵ و خەڵاتی بەڕێز وەزیری ڕۆشنبیری کە بەڕاستی پەیوەندی بەمنەوە کرد و داوای لێبوردنی کرد کە خۆی لە سلێمانی نییە. بەڕێز کاک وەستا عەزیز دیارێ بە فەرمێن نوێنەری وەزیری ڕۆشنبیری بۆ پێشکەشکردنی چەپکەگوڵ و خەڵاتەکەی. بەڵە باش. چەپکەگوڵی بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر با بفەرمێ. هاوکات چەپکەگوڵی بەڕێز کاک شاوەسمان جێگری پارێزگاری سلێمانی وەکو پارێزگار با بفەرمون بۆ پێشکەشکردنی چەپکەگوڵەکە بە یەکەوە. کاکە شاهۆ دکتۆر سوپاسیانەکەم.
دیارە هاوکار لەگەڵ چەپکە گوڵەکەیە خەڵاتی ڕێزێنانە ئامادەکردووە جێگیری بەڕێز پارێزگاری سلێمانی سوپاس یەکەم چەپکە گوڵی هەواڵی بەڕێز و تێگۆشار هەواڵ عیماد ئەحمەد لێپرساوی مەکتەبی ڕاگەاندن هەواڵ تانیەخان پێشکەشەکە با فەرمێت. سواز بۆ خۆشەویستان دکتۆر پاڵ و کاکەشاوە چەپکە گوڵی هەواڵ عەباس لێپرساوی بۆردی پیشەیەکان لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان چەپکە گوڵەکان داناوە سپاسیان ئەکەم. خەڵاتی پەیکەرتاش و هاوڕێی عەزیزمان کە بە هەمان شێوە هەمیشە لە دەستگای جەمال عێرفان و لە دامەزراوی مرۆی کەریمەلەکە و لە داوەندەکانی دکتۆر تەها ڕەسوڵاویش کاکە چێنەنزار خات و سیما فەرەیدون دیارە ئەو خەڵاتە هەیە کە وێنەی حەسەن زیرەکە لەگەڵ خەڵاتی حەسەن زیرەکە پێشکەشی هونەرمەند مەحموود محەممەد یەکەن. چەپکە گوڵی دکتۆر سامان شوانی و کە برای 4 شەهیدە و خۆشەویستمان لەگەڵ ئێوەش هێدی تر ئەگەر ناوەکانم خەجاڵەتم تکەمتمە گوڵباران ڕەنگە هەموو ناوەکانم وەکو پێویست دەتوانم لێرە بخەنەوە بەڵام ئەگەر ناسی من لە خلای ناسینەکەیەکەیە کە پێشکەشتە ناوەکانتان پێشکەشەکەم. هونەرمەندی خۆشەویست لوقمان سەلیم چەپکە گوڵم پێبینی هونەرمەندی خۆشەویست و هاوڕێی زۆر خۆشەویستی کاک مەحموود کاکە سۆرانستار چەپکە گوڵی کەناڵی گەلی کوردستان چەپکە گوڵی کەناڵی کورساتی ئازیز و خۆشەویست ئێوە توان گوڵبارانەکە دەست پێ بکەن بەڵام بە شێوەیە بگەوێنەکان بگیرێت و چەپکە گوڵی هونەرمەند نەوزاد ئەحمەد چەپکە گوڵی هونەرمەند کەیوان مەجید هونەرمەندانی خۆشەویست یەک بە یەک سوپاس بۆ گوڵە جوانەکانتان خۆتان گوڵن. چەپکە گوڵی ڕاگەاندنکار و خۆشەویست هەڤاڵ ڕەفعەت مورادی چەپکە گوڵی کۆمەڵەی کورتە باڵاکان من گوڵبارانیان ئەەکەم سوپاسیان ئەەکەم کۆمەڵەی کورتە باڵاکان چاوێن ماجەکەم. چەپکە گوڵی هونەرمەندی دێرین ئەرجومەن هەورامی چەپکە گوڵی یەکێتی نابینایانی کوردستان چەپکە گوڵی هونەرمەندی دێرین ئەرجومەن هەورامی چەپکە گوڵی خاتوونی هونەرمەند نەرمین ڕەزا چەپکە گوڵی هونەرمەندی میلی هێمنی وەستاگەل چەپکە گوڵی هونەرمەندی خۆشەویست ئەریوان کۆیی هەمووتان گوڵن خۆتان گوڵن بۆیە ڕێزدا ئەو هونەرمەندە خۆشەویستاگرن. چەپکە گوڵی هونەرمەندی خۆشەویست کامیل محەممەد سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی هونەری میلی کوردستان چەپکە گوڵی کاکە هەردی عوسمان عەلی چەپکە گوڵی هونەرمەند ڕەحیم ڕەشەکانی هونەرمەندی خۆشەویست و هاوڕێی دێرینی مەحموود محەممەد چەپکە گوڵی هونەرمەندی خۆشەویست ئالان ڕەفیق هاوڕێی تەمەنی هونەرمەند مەحموود محەممەد چەپکە گوڵی کۆمەڵی گروپی هونەری خێزان بەڵێ بەڕێزان هەمووتان سبەینێ ئەتوانن لە سینەما سالم ئامادە بن بۆ بینینی فیلمی سینەمایی خۆری ناو سێبەر کە تایبەتە بە نەخۆشانی نەخۆشخانەی هیوا سبەینێ کاتژمێر 3 پاژنێڕۆ شوێن سینەما سالم گروپی هونەری خێزان. سوپاسی مامۆستا جەلال عوسمان سوپاسی هەڤاڵ عەباس ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و لێپرساوی بۆردی پیشەیەکان چەپکە گوڵی خات و ڕێزان لە مەکتەبی ڕێکخراوەکان چەپکە گوڵی هونەرمەندی دێرین حەمەڕۆڤ کەرکووشی چاوی ماجەکەم بە قوربانتان بم. چەپکە گوڵی هەڤاڵ عەبدوڵڵا بۆسکانی چەپکە خەڵاتی ڕێزێنانی خات و بەهرا لە بزافی ئاشتی خەڵاتی ڕێزێنانی بزافی ئاشتی ناوخۆیی بان با بفەرمونون ئەخە بێن بۆ لای ئێمە ئەڕەوەڵا منژەڵم ئێستا باشە بڕە هەرۆڵە بڕن. خەڵاتی ڕێزێنانی هونەرمەند و
دەرهێنەر و برای خۆشەویستمان شانۆکار بەرهەم کاکەزاڵ خەڵاتی گرەزێنانی هەیە بە فەرمە پێشکەشی کا منی مە خزمەتە بەس بۆ بە ئیداری شتەکە بکەم تازە ئەوە منمەوە سێ چوار دەخ بەخوا سێت ناویە کەس نەخێنەوە هەتا ماوە قسەم لەگەڵ ناکە کا کاروانجان گەورە کردین گەورە کاک عەبدوڵڵاجان گەورە کردین بە قوربانتان بە قورعانی مە خزمەت من دوو دەقێتریم منش هەر دوو دەقەم ئەوە تاوان دەست پێکەتە بەسەر چاو ئەو مۆبایلێک بەجێ ماوە چێ مۆبایلی لۆن بوو بابێتە لای من ئازێت نەبێ مۆبایلێک و عینەشێک لای منە کاکە محەممەد جان هێنایە کوڕەگەنجە ڕکبێک چەپکە گوڵی هونەرمەند ئاری فەوزی ئەندامی دەستەی باڵای کۆمەڵەی هونەرمەنی کوردستان با فەرمێ چەپکە گوڵی هەردوو خانمە ماندوو نەناسەکەی کۆمەڵەی هونەری میلی کوردستان خات و ئارەزوو محەممەد خات و پرشن سادی ئەندامانی دەستەی باڵای کۆمەڵەی هونەری میلی کوردستان با فەرمون چەپکە گوڵی هەڤاڵی تێکۆشەر چەپکە گوڵی هەڤاڵی تێکۆشەر هەڤاڵ شێخ فەتاح چەپکە گوڵی کەسایەتی و هاوڕێ و کە لە پورپارێز و خۆشەویستمان کاکە ڕزگار خۆشەویست کاک ڕزگاری شارەوانی چەپکە گوڵی هەڤاڵ دلاوە تێکۆشەری دێرین چەپکە گوڵی کاک کامیل محەممەد تێکۆشەری دێرین و هاوڕێمان کوێستانی جان وەرە چەپکە گوڵی مامەستا سروە چەپکە گوڵی مامەستا سەربەست چەپکە گوڵی کاکە سەوچڵ خەرەداخی خانەوادە و کە سوکار و خوشکەزا و برازا و براکانی و کچەکانی کاک مەحموود ئەتوانن بەزار بن کچەزاکانی هەمویان بەشدارە بن لە گوڵبەرە بەڕێز کاک عومەر باوکی دکتۆر ئارام ئەوش لێرێ چەپکە گوڵەکەی پێیە ڕۆژی هیمەتە گوڵبارانی کەن گوڵباران چەپکە گوڵی مامەستا نامدار قەرەداغی مامەستای گەورەمان مامەستای هونەری کوردی چەپکە گوڵی کاکە حەمەی ڕعنا کەسایەتی دیاری و کەسایەتی خۆشەویستی کەلەپوت چەپکە گوڵی مامەستا سەلاح مەجید هونەرمەندی دیاری چەپکە گوڵی هاوڕێی دێرینی کاک مەحموو هەردوو کەسایەتی دیار بورهانی حاجی عەلی و کاکە ڕێبوارستار لە ڕاگەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان و چەپکە گوڵی هونەرمەندی خۆشەویستی جیهانی هونەرمەندی لە دڵا شیرین هەمومان دڵشاد کوێستانی پیاوەسپیە جوانەکەی شار چەپکە گوڵی کاکە حەما زاوای کاک مەحموو هونەرمەندی دەنگخۆش محەممەد بەکر خۆشەویستی هەمومان کاک کامیل محەممەد کاک کامیلی خۆشەویست کاک کامیل ئەحمەد چەپکە گوڵی کاک کامیل ئەحمەدی خۆشەویست چەپکە گوڵی عەشیرەتی جاف و کۆرنەری دکتۆر ڕەنج
سپاس بۆ چەپکەگوڵی عەشرەتی جاب چڵەگوڵ و چەپکەگوڵی شاعیری خۆشەویست و لە دڵاشیرینی هەمومان ئیسماعیل محەممەد چاومانە خات و هەیە محەممەدی هونەرمەند چەپکەگوڵی پێشکەش کرد چەپکەگوڵی خات و گوڵاڵی مامە عەزاق چەپکەگوڵی خات و چناری بەکری حاج سەفەر زۆر سپاس خات و چنار چەپکەگوڵی هونەرمەندی خۆشەویست نیروان عومەر من زۆر سپاسێکم چەپکەگوڵی خاتوو نازنین هاوڕێ هەمومان چەپکەگوڵی شێخ سەلمان خۆشەویستمان و ئەندامی دەستەی باڵای پێشووی کۆمەڵی هونەری میلی چەپکەگوڵی کاکە سەنگەری خۆشەویست و هونەرمەند و هاوڕێمان عامر تاقانە توانێت بە گۆرانیەکانی جەوەکە خۆشتر بکە هونەرمەند عامر تاقانە ئەتوانێت بە چەفشێ گۆرانی هەڵپەرچێ ئەم بۆنەیەمان خۆشتر بکە چەپکەگوڵ و خەڵاتی ڕێزێنانی بزافی ئاشتی ناوخۆیی بان بەخێر بێن سەر چاوانم چەپکەگوڵی ئازادی مەحمەوفەنی ئازادی مەحموود تۆکشڵک هونەرمەندی دێرین هاوڕێمان چەپکەگوڵی هونەرمەندی خۆشەویست هێمنی وەستاگەل چەپکەگوڵی ئەمید هێرش لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هاوڕێی هەموو هونەرمەندان چەپکەگوڵی بەشی هونەرەکانی موزیک هونەرمەند بەختیار عەبدوڵڵا پێشکەشێکە هاوڕێی دێرینی هونەرمەند مەحموود محەممەد کاک ئەحمەد جەلال هاوڕێی هەمومان هاوڕێی هەموو هونەرمەندان چەپکەگوڵ پێشکەش زۆر دڵم خۆشە و گوڵبارانە بینم دڵخۆشم کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد برای خۆشەویستمان کاک محەممەد مەردان کاک سەرکەوت عەلی برادەران کاک کامیل ئەحمەد سپاسیان ئەەکەم یەک بە یەکیان کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد برزايا أروي خرجايا ميلك كمايا بالك وبرزايا أروي خرجايا ميلك كمايا بينيني بلايا أروي خرجايا هرد دوغ مايا أما خرجايا وخرج كوتري مش بين تاويلي أروي خرجايا بتسيب بدري